مامۆستا بەدەربەرواری و کاگومێت بەڕۆشی بوو طبعا پرۆسەکە تاکو ئاخری تەقیقەش هەر بە یاسایی بەڕێوەچوو بەڵام لەبەر ئامادەنەبوونی یەک لە شایەدەکان محکەمە دواخرا لەبەوەی ئەو شایەدە بێت ئیتر لە بۆ سینۆ دواخرا بەڕاستی ماوەکە زۆر دوورە بەڵام ڕێز محکەمە وتی دەتوانن دوای داواکاریێک پێشکەش بکەن مودەکە بێنە پێش. ئەنی ئەم دواخستنە لە 16 بۆ 19 لە 19 بۆ 29 حوت لە 29 حوت بۆ 39 یعنی ئەم دواخستنانە چەندە قانونین بۆ پێشتر لە 3 جەلسەی ڕابردوو شایەد وجودی نەبوو. ئەوان مبەڕیان ئەوەیە کە ڕۆژانە داوایان زۆرە محکەمە زۆر داوایەکی زۆری سەکەڵەکە بووە مەشاکل زۆرە قەزای شت زۆرە بۆیە ئەو مبەڕیانەیە کە پێڕ ناگەن بۆ سینۆیان دێنێت داواش بەسڕەیە طبعا ئەوڕۆ داوای ئەوڕۆ بۆ سیم تەزیر بووە ڕەنگە داوایەکانی بەیانی لێ بۆ یەکی ماگیانیەکی دەتەزیر بێت بۆ شارەکەی منەوێ یان لە 16 لە 19 نیسان شاید بەسەر مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆشکی نەبوو بۆ ئەم جارە شاید هاتە ناو بابەتەکەەوە لە 15 و 16 ئەسڵەن هەر سەرۆکی دادگا کە کتابەکە گەڕێندایەوە و تێرە ئازاریان بکەن حەز دەکەم بزانێ بەڵام دواتر ئاسایشتر لەنوێ ئەوراقی تەحقیقی ناردەوە پێش حاکمی تحقیق و حاکم تحقیق توقیفکردنەوە سەر لەنوێ ئەگەر هەر ئازاد کرابوون بە تایبەتی مامۆستا بەدەر لە 19 بۆ شاید نەبوو بۆ ئەمڕۆ شایدەیە ئەم شایدە چۆن دروست بووە وڵی تر ئاسایی جوتیان شایدەکەمان پێ حازر نەبووە بڵێم چ کافرمان ئەو ئیشەکە شایدەکان ئێوانەی ئەمڕۆ لە ژوورەوە شایەتیان ینی بە شایەت هێنرابوونە ژوورەوە شایەتەکان لە بەرژەوەندی ئومێد بەڕۆشکی و بەدەل بەرواری بوو یان لە بەرژەوەندی بەنسبەت ئەو 5 سزادراوی بادینان ئەوەی کە پێشتر 6 ساڵ حکومیان قەڵ ئەوانیان کرد بۆ شاید لەسەروانە هەر پێنجیان شایدەکانی لە بەرژەوەندی کاگومێت بەڕۆشی مامۆستا بەدەل بەرواری بوو 100%.